یەکەمین بەڕگەشمان با باسێک لەوە بکەین کە ئەمڕۆ لە شاری سلێمانی لە کافێ سالم لە کافی سینەما سالم کۆڕێکی تایبەت بە خستنەڕووی توێژینەوەیەکی ئەدەبی کە لە نووسینی توێژەر و شانۆکار ڕێباز محەممەد جەزا بوو. توێژینەوەکەش بێگومان لەبارەی دەقە شەعریەکان لێ نەکەی بزانین دەزانین زۆنین نەخەمە نەبێت ئیتر وەرم گرتەوە جواب بینەوە سەر بابەتەکە. بێگومان ئەم کۆڕەش لەبارەی توێژینەوەکە کە لەبارەی توێژینەوەی شعری دەقە ئەدەبی و هەروەها شعرەکانی کتێبە شعرەکانی نەشمیل عەلی بەرزنجیەوە بوو. با ئێمەش پێکەوە بینەری ئەم بڕگەیە بین. ڕیتمیکە ئاوازی کە کۆمەڵشتیا بەڵام ئەوەی کە وای کردوە دیوی دوو هەمیانە بەلای مهمەکە قسەی بە موسەکان ئەو دیوتیفیکیشن کە بیر لە بەداتا کاتۆ بیر لە چیە کاتەوە کۆمەڵە دەقی واڵای زۆر فراوانی کەیە بەوتم لێرەوە دەوتە هەڵدەیە چمە ناو نووسینەکە بۆ ئیمزای بۆم لەماکە بە توێژین وەکو توێژینەیەکی بەلاسەتی زانستی و دواتریش لە ڕۆڤاری محکەمدا ئەم توێژینەوەیە بڵاو بێت سڵاو لەبێت کاگرەباس پێمان بڵێ تا چەند توانیوتە لە ڕێگەی توێژینەوەیکی ئەکادیمیەوە شیکاری بکەی بۆ دەقە شعرەکانی خاتوو نەشمیل. قسەکردن لەسەر دنیای شێعر و ژن مێژوویەکی زۆر دوور و درێژی هەیە لەگەڵ بەشەرێتە هاتووە. نووسەرە ژنەکان لە مێژووە زۆر نین لە دوای سەدەی 1970 بەرەو 19 هەتا 21 و ئەوانە زیاتر زیای کرد. بۆیە ئێمەی کە ویستومانە بیکەینەوەی قسە زۆر کراوە لەسەر شێعر و ڕۆژانەش قسە زۆرەکرێت. قسەکان سەریعن و کەسیش بەرپرسیارەتەکانیان هەڵ ناگرێ هەتا بەوانشی کە بەحسی بەکالورۆسن. بۆیە ئێمە ئەمڕۆ ئەم بەرپرسیارەتیمان خسۆتە ئەستوی خۆمان نوک و توێژەرێک لە بریکە خاوەنی چەند کتێبێکی تریشم کامیان توێژینەوەی ئەدەبی و شانوین زیاتر بەڵام توێژنی ئەدەبی و ڕۆمان و شعریشم زۆرە. قسەکردنی ئەم ڕۆژمان هەر لەسەر زمانی ئەوە هاتووەکەم و کۆمەک توێژینەوە ئەنجامێم نەک وتار بێ یاخود مەقالە بێ. یەکێک لە هۆکارەکانی شێوەیە کە توێژینەوەمان هەڵبژاردو ئەوەیە ئێمە لە کاتی کە توێژینەوە ئەکەین توێژینەوە بە قسەی ئاسایی جواب نادرێتەوە یان بۆ نەگەبتوێ ڕەخنەی لەبری قبوڵە بەڵام ئەو کاتە جێگە ئەگرێت کەوێت توێژینەوەکی تر بکرێت ئەوەی من ڕاست کاتەوە کەواتە توێژینەوە بە توێژینەوە وەڵامە درێتەوە. بۆیە ئەوەی کە ئێمە ویستمانە لە ڕووی زانستیەوە بکرێ ئەوە نی بڵین شێعر خۆی زانستە بەڵکو ئەتوانین بڵین بەکارهێنانی ئەو ڕێوشێنە زانستیانەیە کە لە دەستگایەکی ئەکادیمی چۆن بەرهەمێنرێن بە هەمان شێوە ئیشمان تیا کردووە توانیمانە وردەکاری لەناو ئەدەبا بکەین. پێم بڵێ لە کۆڵینەوە لە تێکستی شعرەکانی کە تایبەت بێ بە ژنێک کوردستیە خۆی قسەکردن لەسەر شێعر خۆی شتێکی ئاسان نییە. ئەتوانین بڵین خەڵک هەیە ئەتوانین بە بەرپرسیارانە قسە نەکەی هەر قسەی ئاسایی بکەی زۆر ئاسانە ڕێی خۆت بڵیت و چۆن ئەکرێت و چۆن ناکرێت بەڵام قسەکردن لەسەر دەقی شێعر بەتای بۆ ئێمە کە ئەکاتە ڕەگەزەکەی تر دوو جار قورسە. جارێکیانەکوی کە قسە لەسەر شێعرەکەی شێعر خۆی پێویستی بە پانتایی و مەساحەیەکی زۆرە بۆ بیرکردنەوە. جاری دووەمیانەوەیە کە من خۆم ڕەگەزەکەم ئەمێ بزانم ڕەگەزەکەی تر چییە بۆیە ناویشمان ناوە دیناوکردنی ژنێک لە شێعر یاخود نووسینەوەی شێعر بە هەر ناونیشانی توێژینەوەکەش ئەوەیە ئێمەمانێ دیناوی وشەیەکی بادینێ بەمانەی مکاشەفەیەت مکاشەفەکردنەکە خەڵک زیاتر لی تێگا لە دینە ئێمەمانێ و زاراوانش بێنینەوە ناوە ژنێک کەشەف بکەین لە ناو شێعرا چۆنە ئایا شتێک شعرە نووسەتیان لە ناو شێعرا ئێمە ژنمان هەیە ئەم لە کۆڵنەوەی ئیشی لەسەر ئەوەی و ئەمڕۆ قسەی لەسەرەکەین. ئەو بابەتێکی ترە بەڵام کاتێک کە شێعر خۆی یەکە قسە و ناچارمانە کار بە ئەنجام یادەوەریم و دیسان و جوڵانەوە هاتمە ناو ئەم کتێبەوە. دواتر کەم کتێبم خوێند و هەستم کرێمە پێش و پاشی ئەم ناکرێن کتێبێکە لە فۆتۆ لە ناو مەجموعە کتێبە لە ڕەفێک دەرێن و دەستی بە قسەکردن وێ بیرم لەوە کردەوە ئەبێ بچم بە دوای پێشەوە لێرام و کۆبووینەتەوە بۆ گوێگرتن لە کۆڕێک دەربارەی دەقە شعرەکانی بەڕێستان پێمان بڵێ ئەم جۆرە توێژینەوە ئەکادیمیانە تا چەند گرنگە بۆ لێکدانەوەی شعرەکانی ژنێک. بەخێر بێن سەر چاو دیارە قسەکردن لەبارەی ئەدەبیات و شعرەوە هەموو کاتێک گرنگ بووە لەبەرەوەی کە نووسەر یاخود شاعیر دەقێک ئەنووسێ و ئەیخاتە بەردی دەیخوێنەران دایمەن چاوەڕێی ئەوەیە کە فیدباکی بۆ بگەڕێتەوە لەسەر دەقەکانی خۆی کە ئایا ئەم توانی
نوێتی ئەوەی کە مەبەستێتی بیپێکێ بۆ ئەم کۆڕی ئەمڕۆژ بەنسبەتی منەوە وەکو ژنێک وەکو نووسەرێک کە ئیشەکە لەسەر نووسینەکانی من کراوە زۆر گرنگ بوو بەلامەوە بەڵێ لەبەرچی لەبەرەوەی کە جیاوازی ئەم کۆڕە تەبان پێشتر ئیش زۆر کراوە لەسەر نووسینەکانم بەڵام جیاوازی ئەمەیان لەگەڵ ئەوانی ترا ئەوەیە کە ئەمە بە شێوازێکی ئەکادمی سەرچاوەدار توێژینەوەکە لێکدانەوەی کردووە بۆ چەند دەقێک لە سێ کتێب دوایەمین کتێبەکانی من با بڵێن لەبەرەوە زۆر گرنگە بەلامەوە ئەوە پێم خۆشە کە ئەم کارە بۆ هەموو نووسەران و هەموو شاعیران بکرێ لەبەرەوەی ئێمە پێویستمان بەوەیە کە لە کۆتاییە تێبگین کام دەقە باشە و کام دەقە باش نییە. وەکو شاعیرێک تا چەند بۆ خودی خۆت کە خۆت شاعیرەکەیت و خاوەنی کتێبەکەیت دڵخۆشیە بۆ تۆ کە لە دیوێکی دیکەوە تێڕوانینەکان بۆ بەرهەمەکەی خۆت ببینیتەوە. طبعا زۆر گرنگە پێشتریش ئاماژەم بەوەیە لەبەر چی لەبەرەوەی کە کەسێک بێت گفتوگۆ بکە لەبارەی نووسینەکانی تۆ کە پاشخانێکی ئەدەبی باش و گرنگی هەبێت و ڕۆشن فکریەکەی لەبارەی ئەدەب و نووسین و زمانەوە تا ڕادەیەکی بەرز بێت کە توێژەر بێت ئەمە زۆر مای خۆشحاڵیە و لەبەرەوەی کە تۆ تێگەی لەوەی کە چەندین ساڵە کار ئەەکەی و کارەکانە تا چ ڕادەیەک بەو شێوەیە کارۆکوتم خۆت بەرنامە و بۆ داناوە و نەخشەوە بۆ کێشەوە. ژن لەکوێی وەکو دەزین خۆت ئەوەیچ کە ژنیت ژن لەکوێی تێکستە شارەکانی خۆتدا دەبینیتەوە؟ طبعا لە هەموویەتی لەبەرەوەی کە ئەبینیت هەر باس لە هەر شتێک بکات مەسەلەن هەر ڕگەزێ مەسەر ڕگەزی نێریش ئەگەر باس لە بابەتێکی هەتا ژنانەش بکە بە شێوەیەکی پیاوانە باسی ئەکا و لەبەر ئەمەیە لە هەموو شوێنێکی تێکستەکانی خۆمان ژنێک وجودی هەیە هەتا ئەگەر من ویست بێتم زۆر مرۆڤانش ئەو شتە بنووسمەوە لە کۆتاییە تەچی ژنێکی لەسرە لەبەرەوەی کە من وەکو ژنێک بۆ چوون و دیدگای خۆم لەبارەی ئەم شتەوە بەیان کردووە لەبەرەوە لە هەموو شوێنێکی وجودی هەیە. هاتوونەشمیل بە دەرفەتی ێزانم لێرە پێمان بڵێیت کە وەکو ژنە شاعیرێکی بەناوبانگ کە خاوەنی چەندەها تەکستی شاری خۆتی لە ئێستا هیچ بەرهەمێکی نوێ ئامادەیە؟ ئەم ویست ئەوەتان پێ بڵێم کە بەرهەمێکی جیازم ئامادەیە ئەمجاریان چیرۆکێکی مناڵان کە چیرۆکێکی پەروەردەی ژینگەیە لەژێر چاپایە و بەم نزیکانە ئینشاءالله گەڕێتەوانێ و ئەوە مکەوێتە بەردی دەیخوێنەران بۆ مەسەلەی ئەدەبیاتیش کتێبێکم لە ئێستاە لە ئیدتایە ئینشاءالله لە ماوەی داهاتووە ئەویش ئیترەکەوێتە بەردی دەیخوێنەران.